وامەزانن کۆیلین دڵسۆزین و پێشمەرگەین وامەزانن کۆیلین دڵسۆزین و پێشمەرگەین. ئەمە بەشێک لە دروشمی پێشمەرگەکانی لیوای نو و لیوای 12 پیادەیە. وەکو خۆیان دەڵێن ماوەی 67 ڕۆژە مووچەیان وەرنەگرتووە. دەشڵێن جیاوازی لە پێدانی مووچە هەیە لە نێوان لیواکانی پێشمەرگەدا. پێشمەرگەکان لە چوارڕیانی حاجیاوە بۆ ماوەیەک ڕێگای سەرەکی ڕانیە سلێمانیان داخست. ئەوان دەڵێن ئەگەر وەڵام نەدرێنەوە بەردەوام دەبن لا ناڕەزایەتیەکانیان. ئێمە وەکو لیوای 12 پیادا کە ماوەی زیاتر لە 67 ڕۆژە مووچەمان وەرنەگرتووە. ماوەی 67 ڕۆژە مووچەمان بۆ نەهاتووە. سەرەڕای ئەوەی هیچ کەم و کوڕیەکمان نەبووە لە ڕاستپاردنی ئەرک و پیرۆزی پێشمەرگە و بەجێگەیاندنی ئەرکی سەرشانمان. وێڕای ئەوەش بڕیار دراوە کە دوای ئەو هەموو ماوە زۆرە تەنها یەک مووچەمان بۆ دێت جیاواز لە هەموو لیواکانی پێشمەرگە. ئێمە تێناگەین سزادان و ڕاگرتنی مووچەکانمان لە پای چییە؟ خۆمان دەزانن حەقی خۆمانە. ئەوە مافەدارایەکانمان پێ بدرێت بە زووترین کات. لیوای 12 پیادا کە زیاتر لە 2000 پێشمەرگەی بەجەرگ و نەبەردن لە ڕابردوو لە ڕووبەڕووبوونەوەی دوژمن ئەوەیان سەلماندووە ئەگەر بزانین حەقی خۆمان بەو شێوازە نادرێتێ مەجبورین شێوازی تر پەیڕەو بکەین. سەرەڕای گیانفیدایی و قوربانی زۆریان لا بەرگریان لە خاک و نیشتیمان مووچەمان پێ بەڕەوا نابینن. ئەما وتەی پێشمەرگە ناڕازیەکانە. دەشڵێن ناڕازین لە جیاوازی پێدانی مووچە لە نێوان لیواکانی پێشمەرگەدا. ئێمە پێشمەرگەینە پێشمەرگەی لیوای 12 پیادەینە هاتوون بۆ یەکگەلبوونێتەوە برادەرەکانی دی لیواکانی دی هەمووی 3 مووچان وەرگرتوونەوە 67 ڕۆژە ئیمە یەک مووچان بۆ نردوینە ئەویش ماوەرنەگرتووە لە لیوای ماوەتەوە. جامە داوای مووچەکانی خۆمان دەکەین زانی تاوانی ئێمە چییە؟ دوو ماکسێ ماگەیەمیان ڕاگرتووە کە وەکو هاشەوەی لیواکان مووچەمان پێدەدرێ بەڵام لە دوای 67 ڕۆژ ئێستاکانش هەر یەک مووچەیە. ماکانی پێشتش بەلێ بڕین بۆ لیواکانەوە 2003 مووچە وەردەگرن بەسەرێکەوە ئەو جارش بێتەوە مووچەی مانگی 3 و 4 و 5 بێکەوە وەردەگرن. ئێمەش داواکارمان ئەوەیە ئەگەر لەسەر ویلاکی وەزارەتی پێشمەرگەینە باوەکو لیواکان ئیسلامان بۆ بکرێ. ئەگەر لەسەر میلاکی وەزارەتی پێشمەرگەینین و عادی هاوپەیمانانین با بماگەڕێنەوە شوێنی خۆمان کە پێش 2012 پێشەوەی ئەو 12 لیوانە تەشکیل بکرێن با ماگەڕێنەوە شوێنی خۆمان. ئەوە داواکاری مەیە. پێشمەرگا وێردی سەرزمانی زۆربەی بەرپرسانی هەرێمی کوردستانە و لە ناوخۆ و دەرەوەشدا شانازی دەکەن بە ناوەکەی بەڵام تاوەکو ئێستا نەتوانراوە بە تەواوەتی مافەکانی پێشمەرگە دابین بکەن و سیستەمی لێبڕین و جیاوازی لا پێدانی مووچە و دوو ئیدارەی لە نێوان یەکەکانی 70 و 80 کۆمەڵێک کێشەی تر بەرۆکی هێزەکانی پێشمەرگەی گرتووە و نەتوانراوە چارەسەر بکرێن. چاودێران دەڵێن بەرپرسان بەمەبەست نەیانەوێ کێشەکانی پێشمەرگە چارەسەر بکەن بۆ ئەوەی ئەو هێزانە لە پێناومانەوەی خۆیاندا بەکار بهێنن. لە دەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام.